پەروەردگارە خۆت فەرمووتە ئەدعونی ئەستەجیب لەکوم، پاڕانەوەتان بۆ لای من بێنن بەهاناتانەوە دێم. دەسا پەروەردگارە ئەوە دەستی پاڕانەوەمان بۆ لای تۆ بەرز کردەوە و تۆش نزاکانمان لێ قەبوڵ بکە، بەهانامانەوە وەرە. پەروەردگارە لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوکمان خۆش بە و ڕەحم بە مردووەکانمان بکە و زیندووەکانمان سەلامەت بکە، شیفای نەخۆشەکانمان بدە، بەندکراوی موسڵمانان ئازاد بکە و ونبووەکان بژێڕەوە ناو کەسوکاری خۆیان. پەروەردگارە لە ئافات و دەرد و بەڵا بە دوورمان کە، بەرەکەت بخەرە تەمەن و ڕزق و ماڵ و تەندروستی ئێمە و هەموو موسڵمانانەوە. پەروەردگارە خێزانەکانمان بپارێزە، ئەوین و خۆشەویستی بخە ناو ماڵەکانمان، منداڵەکانمان سەلامەت کە، گەنجەکانمان لە کچان و کوڕان سەرگەردان نەکەی یا ئەڵڵا، ئەوەی بێ خێزانە خێزانی ساڵحی بەنسیب بکەی، ئەوانەی خێزاندارن ئاشتی بخەرە ماڵەکانیان یا ئەڵڵا.